وەکو تۆ ئاماژە و پێەیە گەنجی بەتوانامان هەیە مناڵی بەتوانامان هەیە پیاوان و خانمانی بەتواناشمان هەیە ئەم جارەیان باس لە کۆمەڵە خاتونێکی بەتواناکەین کە فستیڤالێکی شعری لە ڕانێ ئەنجام درا و ئەوەی کە زۆر جوە لە ئێرەیازانی چێ پەیوەند حەڤە خانمە شاعیر بەشداریان تێدا کردەوە بەڵام لە سەرجەم شار و شارچکەکانی کوردستانەوە بەشدار بوون و بێگومان ئەم جۆرە فستیڤالانە زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئەنجام بدرێت چونکە بۆ ئاڵوگۆڕکردنی بیرروڕایە هەروەها بوو ئەوەی توانە شعریەکانی خۆشیان لە هەمان کاتە بزانن. اینجا ساوێن هاوکارمان خالید هەمیشە لە هەموو کار و چالاکیەکانی ئەو دەڤەرە ئامادەی دەستخۆشی لەکەین بۆ ئامادەکردنی ئەم راپۆرتە. تاوانێک لە پێناسەی زەویدا دایکە ڕۆیەتی کاتێک چیرۆکێک دەکوژرێت میرەبانی دەبێتە میراتگری. فیستیڤاڵی شعری خانمانە لە ڕانیە ژمارەیەک خانمی شاعیر لە شار و شارۆچکەکانی کوردستانەوە بەشداریان لە فیستیڤاڵەکەدا کردووە. هەر خانمە و چەند هۆنراوەیەکی تایبەتی خۆی پێشکەش بە ئامادەبوان دەکات. خانمانی شاعیر ئەنجامدانی ئەم فیستیڤاڵە بە گرنگ دەزانن بۆ پیشاندانی توانە شعریەکانیان و ئاڵوگۆڕی بیرروڕای ئەدەبی و برەودان بە ئەدەبی ژنان. ئەم جۆرە فستیڤاڵ و مناسبە ئەدەبیانە بۆ ئێمە گرنگە هەم بۆ ئەوەی کە خانمان باشتر و زیاتر یەکتر بناسن هەم لە ڕووی فکری و لە ڕووی ئەدەبیشەوە دەتوانن سوود لە یەکتر ببینن بە پێشکەشکردنی بابەتەکانیان چونکە بەڕاستی دنیای ئەدەبیات دنیایەکی تایبەتە من دەڵێم پێویستە مرۆڤ زۆر قوڵ بێتەوە تیایدا دەکرێت هەندێک جار بە سادەیەوە جوانی بکەین بەڵام هەندێک یاسا و هەندێک بنەمای ئەدەبیش هەن کە پێویستە بەڕاستی نووسەرەکان ئەو ڕاستیانە بزانن و ئاگادار بن بەوەی کە زمان و فەرهەنگی خۆمان دەتوانین لە ڕێگەی ئەدەبەکەمانەوە لە ڕێگەی شعر و نووسینەوە بپارێزین. چاوەکەم جارێک وەرە و بنوارە یار مەستی خەیاڵ ڕەنگی زەردی چون بێم بێزار لە ژین و ماڵ و حاڵ وا لە هجرانی نەبوونت دامە دەشت و کێ و دەر خۆشیەکان کۆشکی خەیاڵم بوون بە هیچ ڕەنجم هەدەر ئەزانین تۆڕە کۆمەڵایەتیەکان وای کردووە کە مۆبایل وای کردووە لە خەڵکە کەمتر بەرەو بۆ ڕوو ئەکاتە خوێندنەوە و کتێب ئەخوێنێتەوە. ئەم کۆڕ و کۆبوونەوەنە پێویستە کە ئێمە گەنجەکان و کەسانی تر ڕاکێشین کە گوێ لە شێعر و لە سەمینار و لەو شتانە بگرن و ئاشتیان کەینەوە لەگەڵ خوێندنەوە و لەگەڵ کتێبە لەگەڵ شێعرە. مەرگی نزاکان ڕەشەبا هەڵدەکات ڕەشەبایەک هەموو چێڵگەکانی لەگەڵ خۆی بێت ڕەشەبایەک کەوا و سوخمە و فەقیانەی ئەتب کرد ئیتر بۆ ئەبەد باخ بۆ پەیکەرێکی خاش بۆش و هەنار لە خوێناو یا گلا ئیتر بۆ ئەبەد هەوەسی شەو ڕژاوە بەسەر شان و کژ و مەلا. لەژێر دروشمی شێعر ژیانە ئەدەب سەرچاوەی داهێنانە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری ڕاپەڕین بە ئامانجی گرنگیدان بە ئەدەبی خانمان و دەرخستنی توانە شاراوەکانیان فیستیڤاڵەکەیان ئەنجامدا. ژنان پێگە و ڕۆڵی کاریگەریان هەیە لە هەرێمی کوردستان و لە بواری نووسین و ئەدەب و شعریشدا بە هەمان شێوە ڕێژەیەکی بەرچاو لە بوارەدا کار دەکەن بۆیە بیرمان لەوە کردەوە کە فیستیڤاڵەشی لەو شێوەیە ئێمە ئەنجام دەین دەمێکە سەر قاڵیوێنکەم فیستیڤاڵە ئەنجام دەین خۆشبەختانە ئەمڕۆ فیستیڤاڵەکە ئەمە بەڕێوە دەست ئەم شاعیرە بەڕێزانە بە تێکستەکانیان فیستیڤاڵەکان جوانتر و دەوڵەمەندتر کردووە و دڵنیام ئەم جۆرە چالاکیانە کۆمەڵێک توانای ون هەیە لەم جۆرە چالاکیانە بەدیار دەکەون و دڵنیام دەبێتە پتەوکردن و یان برەودان بە ژێرخانی ڕۆژشەمبێری هونەری لە سنوورەکەمان و هەرێمی کوردستانیش. فیستیڤاڵی شعری خانمان 2 ڕۆژ بەردەوام دەبێت. 17 خانمی شاعیر لە شارەکانی هەولێر،
سلێمانی، کەرکووک، هەڵەبجە، ڕانیە، قەڵاتزێ و حاجیاوا و کۆیە بەشداری تێدا دەکەن. Baby